دۆسیەی خورشید هەرکی گەڕێکی نوێی ململانەی پارتی و عەشیرەتەکان زیندوو دەکاتەوە. بۆچی تاوەکو ئێستا جەوهەر ئاغای هەرکی پەیامی نییە؟ لە مێژووی پارتیدا ناکۆکی ئەم حیزبە لەگەڵ عەشیرەتەکانی سنووری بادینان نوێ نییە. لە ڕابردوودا چەندین جار پێکدادان لە نێوان ئەو حیزبە و عەشیرەتەکاندا ڕووی داوە کە دوایینیان بەر لە ڕووداوەکەی خورشید هەرکی لەگەڵ سوورچیەکان بوو. ئەوەی ئێستا ڕوو دەدات بە هەوڵی پارتی دادەندرێت بۆ ڕێگری لەوەی دەرفەت بە بەهێزبوونی هەرکیەکان بەرامبەر پارتی بدرێت، بە تایبەتی کە ساڵی پار فەرمانی گرتن بەهۆی ڕووداوەکانی گوندی لاجان بۆ جەوهەر ئاغای هەرکی لەلایەن وەزارەتی ناوەخۆ لە هەولێر دەرکرا. هەرچەندە ناکۆکی پارتی و هەرکیەکان نوێ نییە و پەیوەندی بە گرژیەکانی نێوان مەلا مستەفا و مەحێدین هەرکی ناسراو بە مەحێ باوکی جەوهەر ئاغا هەیە، ئەما وای کردووە هەمیشە پارتی بەوریایی لەگەڵ هەرکیەکان بجوڵێتەوە و بە دوای جێگرەوەیەکیش بۆ بنەماڵەی مەحێ هەرکی گەڕاوە، بەڵام تاوەکو ئێستا سەرکەوتوو نەبووە. لا دۆسیەی خورشید هەرکیشدا ئەما بە ئاشکرا ڕەنگی دایەوە. کاتێک جەوهەر ئاغا داوای هەڵوێستی لە هەرکیەکان کرد، ئەو پێشمەرگانەشی لە ڕیزی پارتیدا بوون بەدەم بانگەوازەکەیەوە چوون. ئەمەش بۆ پارتی شۆکهێنەر بوو، وێ لە جیاتی گرشکردنی دۆخەکە لەسەر پێشنیاری نێچیروان بارزانەی سوڵح لەگەڵ خورشید هەرکی کرا. بەڵام پێدەچێت لە کاتی سوڵحەکەوە پلانێک هەبوو بێت کە دوای ئاسایی بوونەوەی دۆخەکە درکەکە لە ژێر پێی ناوبراو دەربهێنرێت. بۆیش دوای ساڵێک ئەمڕۆ بەبێ ئاگادارکردنەوەی لە ڕێی هێزی زۆرەوە لە ماڵەکەی خۆیدا دەستگیریان کرد. تاوەکو ئێستا ئاراستەی ڕووداوەکە دیار نییە بەرەو کوێ دەچێت، بەڵام بەهۆی داکۆکیە زۆرەکانی خورشید هەرکی لا پارتی بوونی خۆی نیگەرانی لای جەوهەر ئاغا دروست کردبوو. هەر بۆیەش دەوترێت تا ئێستا قسەی لەسەر دۆسیەکە نەکردووە. تا ئێستاش ڕوون نییە ئاراستەی ڕووداوەکان بەرەو گرژی دەستنەوە یاخود کۆتایی بە یاخوبوونەکە هێنراوە.